بەردەوامی نەگەڵتان پانێڵێک دەربارەی هونەری تەکنیکی نوێ لە چیرۆکی کوردیدا ڕێک دەخرێت. توێژەرانی بەشداربووی پانێڵەکە بەراوردێکیان کرد لە نێوان چیرۆکی کوردی لە ڕابردوو هەروەها لە ئێستادا. ناوەندی ڕۆشنبیری دیالۆگە لە شاری کەرکووک، نووسەران و ئەدیبانی کەرکووک لە دەوری پانێڵێک کۆبوونەتەوە. پانێڵەکە لەلایەن لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد ڕێکخراوە. پانێڵەکە تایبەتە بە هونەری تەکنیکی نوێ لە چیرۆکی کوردیدا. خاڵی جەوهەری ئێمە استراتیجی ئێمە ئەوەیە لە مانگێکە یان لە 3 جارێکە کۆڕێک بکەین، کۆڕەکە قورسایی هەبێ، کۆڕەکە جێی مشتومڕی بواری ئەدەبی و ڕۆشنبیری بێ. ئێمە لە ڕاستیە وەکو کورد زۆرترین شعرمان خوێندوێتەوە، زۆرترین چیرۆکمان خوێندوێتەوە و زۆرترین ڕۆمانیشمان خوێندوێتەوە. ئێمە دەمانەوەی بیکەین زۆرترین قسەکردن بێ لەسەر شعر، زۆرترین قسەکردن بێ لەسەر چیرۆک و لەسەر ڕۆمان. یعنی نامانەوێ دووبارە بە هەمان ستایلی مەسەلەن پێشووتری دنیای ڕۆشنبیری کوردیا بچینەوە. ئەمانەوێ قورسایی بێ بۆی هەم پرسیار و هەم وەڵام هەبێت لە پانێڵەکانە و هەم خەڵک سوودی لێ ببێنێ و هەم بتوانین دەقی تازە و بابەتی تازە یا توێژینەوەی تازە لەو بوارانەیە پێشکەشی خەڵک بکەین. توێژەرانی پانێڵەکە ئاماژە بە ناوەڕۆکی توێژینەوەکانیان دەکەن و دۆخی چیرۆک لە نێوان ئێستا و ڕابردوو بەراورد دەکەن. باسی هەموو قۆناغەکانی چیرۆکی کوردیم کرد و هەوایەکانی و چۆنیەتی پێشکەوتنی چیرۆکی کوردی کە چۆن لە فۆلکلۆرەوە سەر پەرەی سند و دوایش بۆ چیرۆکی هونەری و هەروەها ئەو قۆناغانێکە وردە وردە چیرۆکی کوردی لایەنی هونەری بەخۆیەوە وەگرتووە و پەرەی سندووە و توانیوێتی پێشکەوێ و بگاتە ئاسی چیرۆکی دنیا. قسە لەسەر تەکنیکی چیرۆک لە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین بەراوردێکی خێرا لە نێوان ئەو دوو قۆناغەیە بکەم. ئێمە هەستمان کردووە کە لە پێش ڕاپەڕین بەهۆی ئەو ژینگە سیاسیەوە کە ئازادی ڕۆژنامەگەری ئازادی سیاسی بەرقەرار نەبوو، چیرۆک نووسان لە دەقەکانیانە کەمتر توانیوانە بیرروڕا و ئازادی خۆیان دەربڕن. لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد لە وەرزینی و کار و چالاکیەکانیدا بڕیاری داوە چالاکی نمونەی لە بواری ئەدەب و هونەر ساز بکات. ئامانجی یەکێتیەکە بەرەو پێشبردنی ڕەوتی ئەدەب و هونەرە لە پارێزگای کەرکووک